بابا هاوين يخن كان ناو خوري جستان دخن كان ناقري بس بوالله چەندەها زیران بەگژیەک داسوینە و شەڕ دروست بووە بە بەڵگەش هەیتم. من ئێستا لە گەڕەکی ئازادی من نەحەی شەمامک وا دیارە چوار کۆڵان ماوەی ساڵێکە لێرە تێک دراوە بە ئامانجی ئەوەی کۆنکرێت بکرێ و تا ئێستا هەروەکو خۆیەتی و هاوڵاتیانی ئەو گەڕەکانە یعنی لە ڕێگەی ئێمەوە داوایان کردووە کە پەیامەکەیان بگەێنین با لە خۆیان بپرسم کە چ کێشەیەکیان هەیە لێرە. مامەجان کێشەتان چێوە؟ والله کێشەمان برای بەڕێزم مانجی دا 25 دا ئەو زادیان هەر قەناندیە کە هەریان قەناند بابە مادەم چاتانە دەکرێت لۆ هەرتا قەناند کە هەرتا قەناند چایکەنەوە ئەگە چاچشی ناکەن با ئەوش جارە مەلوولێکەنەوە وەشی جاران کاک هیچمان ناوێت ینی ئێوە ڕازینەکە وەکو پێشتر پێشان لێکەنەوە باشە پێشتر قیر بوو ئەوە کۆنکریت بوویان نەوەڵڵا پێشتری وەکی خۆی ئەیتا لە چێ ئەوە خۆر بخۆر بەس خۆرەکان هەم برد تێکەرەکان هەم برد لەبەر زستانە ینی دەتانەوێت لە ئێستاوە خۆتان ئامادە بکەن بابا هاوین یخن کان ناو خۆری جستان دەخن کان ناقڕێ معقول نیە آخر کاکە ئەو ئاستەنجلۆ دروست نەکردینە بۆ هاتوو چۆی خۆتان برام خزمیشمان سەردانیمان ناکە وەڵڵا خزم دێت ببی لێرێ ڕاوەستی ناتوانێت یەختیار ناتوانێت پێنج پایە ناتوانین بەسەر بکەوی بەسەر عندي بقادر مش دار داني حتى بس كيدي تعوشي فرموا استوى ماري متى تسوير كبزان بينس بايا يانا بينس بايا باشا با او مهما جول بكرم ماما جان چێشەکەی ئێوە چیە ئێوەش هەر هەمان بابەتە ینی ئاستەنجیتان بۆ دروست بە لە کاتی هاتو چۆکردنی ماڵەکانتان بەڵێ سەرەتا بە خێراتنتان دەکەین بەڕاستی کاتی ئەوە هەر گیرە قرار بوو دەست لێ هەر نەگیرێ کە کاتی جەنابی محافزی شاتە ئێرکوانە کاکومێت خۆشنەوە بەخۆی لێ ئێرکوانە بوو بەردەکەشی دانا بەردی بناغەیە ئالاساسە تا جادەکە تەواو دەبی ئەو پرۆژە دەستی لێ هەر نەگیرێتن ئەمن خەمی ئەوەم نییە جادەکە وهای لێ هاتیە بەس بەوەڵڵا چەندەها زیران بەگژیەک داسوینە و شەڕ دروست بووەوە بە بەڵگەش هەیتم لەسەر ئەو جۆگە و لەسەر ئەو دەرێ ئاوت دەستە پێش دەرکەی من ئەو دەرێ نەچیتن ئەلێرانە شەڕ ڕوویدایە ئەلێرانە شەڕ ڕوویدایە و چەندەها کەس لێک عادس بووە لەسەر ئەو جادەی ئەگەر هەر یەکێک دەرەوە ئەم بە بەڵگە بە بەڵگە دەیدەمێ بەڕاستی داوامانوەیە لە حکومەت ئەو جادەمان لە بۆ بکرێ بە قوران ئێرە چینی فەقیرە لە ئێرکوانەوە چینی دەورەمە ناتە ئێرکوانە وەڵا گە دەبینی تەڵەبە چۆن دەڕواتن کو تەڵەبە دەڕوا بابا ئەوامە دەتوانی قەینامە ڕێمان کرد ئەدی ئەو مندارانە ئەلێرە لەولایە سەیە لەولایە قوڕاوە لەولایە جادەکە یان جادەکە بەڕاستی حەقوە بوو دەست لیان نەگیرە من ئەو ڕۆژەی لەکن کاکە ئەوەی بۆ مدیری شارەوانی گوتی خوا دەزانین پارەکەشی سەرف کرایە بەس لە بانک وەربگری دێ دەست پێ دەکاتەوە ئەلەسەس کاک زیرەک دەست پێ بکاتەوە بەڵام هیچ دیار نییە و ئێستا واجستان دێتەوە ئیتر داوامان وەیە لە حکوومەتی هەرێم بەڕاستی ینی ئەوی شەمان لە بۆ بکە زۆر زۆر مەمنونیان دەبین کاکەیفی ئەگەر بفەرمووتە ئێرە سپاست دەکەم تۆ بپەیوەندیت بە ئێمە کرد و داوات کردبووم ئەگەر بفەرمووتە ئێرە بۆم باس بکە ینی ئەو تازە مام خەتا باسی لەوە کرد کە ینی ڕۆژانە لەوانەیە کێشەی شەڕ دروست ببێتن لەبەر ئەم شەقامە چییە ئەو بابەتە پێیا بە سوستانە با بدەین ئەمە بخۆمان لە 2016 ئەو گەرەکە زۆر مادی بووە زۆر زەرەتماندیتیە زۆر بە تەحملی سیمبەرم کە نازم لۆ هاان لەمە کرد بەداخەوە لە 2016 ناو خۆمە پارەمەخ کردەوە ئێرەمان بەدرێژ کرد و مشکلەمانە بوو ئاو دەڕۆی هەم ئەلو خۆمە لەسەر ئەوی خۆمان بەخوای لەو مشکلی ئاویش بخۆمە ناو خۆمان پارەمەخ کردەوە مشکلی ئاویشمان ئەوە کردیە زۆر هەمەتیماندیتیە ئەوە چەند سارەمە لێرەنا عنی بەڕاستی زۆر بەداخەوە نەحەی شەمامک لە خزمەت گوزاری بێبەشە زۆر بەداخەوە نەحەی شەمامک بێبەشکرایە بەڵێ من هەر پەیوەندیدار بەم بابەتە ینی زیاتر لە سێجار تەلەفۆنم بۆ بەڕێوەری شارەوانی نەحەی شەمامک کردووە پەیوەندیکە بەردەست نەبوو بۆ ئەوەی کە پەیامی ئەو ئاوڵاتیانەی کە لە نەحەی شەمامکن لە گەڕەکی ئازادی ماوەی ساڵێکە چوار کۆڵان لێرە تێک دراوە بە ئامانجی ئەوەی چا بکرێت بەڵام تا ئێستا وەکو خۆیەتی و وەک خۆیان باز دەکەن بە تێکچوونی ئەم کۆڵانانە ینی کێشەی شەڕ دروست بوو لە نێوان دراوسێکان و هیچ میوانێک سەردانیان ناکە لەبەر ئەوەی نایانەوەی ئۆتۆمبیلەکانیان تووشی کێشە بێت.